دادگای تاوانی هەولێری دوو ئەمڕۆ لە دوای 6 دەرسە دانیشتن گەیشتە بڕیاری کۆتایی بڕیاری خۆیدا لە کەیسی ژمارە 114 تایبەت بە شەهید پرۆفیسۆر دکتۆر کاوان و دکتۆر ئیدریس. دادگا بە کۆی دەنگەشتە و قەنەعەتەی کە دوو تۆمەتی ئاراستەی تۆمەتباری ئەم پەراوە کرد بە گوێرەی مادەکان 406 فقرە 406 1 زاؤها واتە کوشتن ینی کوشتنی فەرمانبەرێک لە کاتی دەمام و هەروە کوشتن و زامدارکردنی یەکتشتر وهروە لە تاوانی شەهیدکردنی دکتۆر ئیدریس بە گوێرەی مادە 406 فقرة ألف واتا استبق الإصرار والترصد واتا دو تومتي آراستي تومت بار كد وسزاي دو سزاي لسيدارة داني بو تومت بار دركد وبرياري دادقا بكوي دنگ درتو وديارة أم بريارش تمييز تلقائية لماوي دروج رواني سلوكاتي دادقا بيداتشنو هريم كردستان دكريت ولكاتي پسند كدني أم بريارة لدادقا بيداتشنو هريم كردستان تلقائيا أم براوة ناگەڕێتەوە دادگای تاوان بەڵکو ڕاوانی سەرۆکایەتی هەرێم دەکرێت بۆ وەرگرتنی ڕەزامەندی واژووی سەرۆکی هەرێم بۆ جێبەجێکی ناوەڕۆکی ئەم بڕیارە. تقریباً لە هەولێر و سلێمان و دهۆک زیاتر لە 450 کەیسی سزای لە سێدارەدانمان هەیە گشتیان ماون لەسەر واژووی سەرۆکی هەرێم و ئەم بڕیارە وەکو یاسا نافذە قانونێکی بەرکارە و کاری پێ دەکرێت بەڵام لە هەرێمی کوردستان لە بە هەندێک ئەسبابی تایبەت بە حکوومەتی هەرێم ولا بمنظمات عفو دولي ومتحده وامانه واجو لسناك لكن يا ساكه بركار ودكري واجو كر داوا دكين بزودين كات دادگاي ك سروكاتي هرم واجو لسو برياري دادگاي هولير بك وكو خانوادي هول الشهيد